باش کوێتێشی ئەمڕۆ مۆراڵی مە بەگشتی بەرز مۆراڵی ئێمە بەرز شوێنێکت ئێشی سەر چاوە توژی قاچە شۆشتە بێهازی بوویت بە حکومێت کە تۆ ئیشکاشەکەی پێشگەلەکە مان دەخواردن کردووە و ڕۆژانە خەرگیشی و کاری خۆتی کارباری ماڵیت مەمنونم ئەلبەتە ڕۆژی من خۆتانە بینین ئێستا زەختەردا دەبەزێ شەکرەکەمەکەوانە لە گیانی بەشەرە ماوەیەکەوەمان بگرینان نەخۆی هەروە بێ ئازارم هەیە دەقاچمە جمگەکانم ماوە هێزی دەستوانم زۆر نەماوە ناتوانم شێ قوزەڵگەرم لە ڕاستیە چاوم تەرکیزم زۆر دەکەم بەڵام ئێمە مۆراڵمان بەرز لەو شێوە بەخەبات تۆ لە پێناوی بژارێکی وایە تۆ بێ فیدایە نەبیتە مەیدان ئەلبەتە ئێمەش بەو شێوەیە بەڵام تێکرا ڕۆژی من باش بە گوێرە پێویست ئاوا خۆی هەرێ ئاوە خۆم تەنها ئاوەکە ئەمێنێ لەگەڵ چای ئەگەر بخۆینە ئەمڕۆ چایم نەخواردە هیچ شتێکی ترم نەخوارد بە گوێرەی کێش و باڵات گەرتەوە خواردنی ئاو زۆر بێ هەرێ ئاوەکە زۆرە خۆم بەڵام کێشەی بچینەشم کێشەی بەدانزانانی کێشەی دڵیشم بەڵام باش شێوڕە باش